نازانم ژیان باش ببورێت خوا ژیان پاش دایک مانای نییە زۆر سپاس ببورە ببورە سۆری ببورە کاک جەلال نانا ژیان پاش دایک مانای نییە بەسەراحەت من تەمەنم 40 ساڵ و کە دایکمت بەس هەز دەکەم ئێستا ژێتیمم پێ دایک خوا عەفویکا و ئیشەڵا جێگەی باش دەبێ کاک جەلال جان. بەڕاستی ماڵی دایک گۆڕستانە ڕاست وە قسێکی تریش هەیە بۆ پیا ئەو پیاوەی بەرامبەر دایکی بەوەفا بوێ بۆ ئیش وکردن لی بترسە نە بۆ ژیانی داهاتوو لی بترسە هیوادارم سەرکەوتوی بەڕاستی نمونەت زیابێ شانازیت پێوەکەین خوا لێی خۆش بێ ئیشەڵا جێگەی باش دەبێ و